هەرچەندە بە شێوەیەکی فەرمی حکوومەتی عێراق پشتی هەرێمی کوردستانی لە بودجەی گشتی عێراق ئاشکرا نەکردووە، بەڵام بە گوێرەی ئەو زانیاریە نەبێت کە میدیا عێراقیەکان بڵاویان کردوێتەوە و بەشێک لە پرۆژە یاسای بودجەی 2010 دزەی پێکراوە. لە ساڵی نوێدا پشتی هەرێم لە بودجەی گشتی لە 10% بۆ لە 12 کەم دەکرێتەوە. ئەگەر بەغدا بەم شێوەیە مامەڵە بە پشتی هەرێمەوە بکات، ئەوە هەرێمی کوردستان لە ناو قەیرانەکانی چەند ساڵی ڕابردوودا دەمێنێتەوە و توانای ڕزگاربوونی هەستەم دەبێت. بریکاری پێشووی وەزارەتی دارایی عێراق لەو بارەیەوە ئاماژە بۆەوە دەکات هەرێمی کوردستان سەردەم ئەو کارتانەی بەر لە ڕیفراندۆم لەبەر دەستیاندا بوو لە دوای ڕیفراندۆم لە دەستیدان. بۆیە لە ئێستادا هەرێمی کوردستان پێویستە بگەڕێتەوە بۆ بەغدا و داوا لە کۆمەلگەی نێودەوڵەتی بکات، نێوەنگیری هەولێر و بەغدا بکەن. پێویست بەوە دەکات کە حکوومەتی هەرێمی کوردستان بە زووترین کات ئیتیصال بەوان بکات، چ لە ڕێگای تەحالوفەوە، چ لە ڕێگای ئەمریکاوە، ئەو خەڵکانەی کە هەن کە ئێستا کەوتونەتە بەینی هەولێر و بەغدا چارەیەک بکەن لەوەی جارێ بودجەکە ڕاگرن لە ئەنجومەنی وەزیران بەو شکلەیە مناقەشە نەکرێت و لیژنەیەکی فەنی ڕێکوپێک و ئیشزان لە کوردستانەوە بڕوات مناقەشەی بودجەکە بکات جارێکی تر لەگەڵ وەزارەتی دارایی عێراق لۆ ئەوەی بتوانن هەندێک فەقەراتی لێ بگۆڕن، بتوان بودجەکەوا لێ بکەن کە بە کەڵکی حکوومەتی هەرێمی کوردستان و خەڵکی کوردستان بێت. ئابووری ناسێکیش دەڵێت هەرێمی کوردستان ناتوانێت بەو بودجەی بۆی دیاری کراوە قەیرانەکان تێپەڕێنێت و موچەی تەواوی فەرمانبەرانی پێدابین بکات. ئەو بودجە کاریگەریەکی زۆر ترسناکیە لەسەر داهاتووی کوردستان و لەسەر هەموو سێکتەرەکانی ئابووری لە کوردستان و هەروەها کۆمەڵایەتی. حکوومەتی هەرێمی کوردستان لە بەغداد داوای 125 دەکرد، ئەوانیش دەیانگو 112 و کە ڕێکەتن لەسەر 170ەکەی ئەوە ئیتیفاقی سیاسی بوو کە ئێستا لەو وەزعی لەو بارودۆخی ئەوان گەڕاینەوە سەر برین مڕەبعی یەکەم. لە ساڵی 2015 بودجەی هەرێمی کوردستان 14 تریلیۆن و 800 میلیارد دینار بووە، بەڵام هەرێمی کوردستان دوای ئالۆزیەکانی لەگەڵ حکوومەتی ناوەندی بڕیاریدا بۆ خۆی نەوت بفرۆشێت و موچەی فەرمانبەرانی پێدابین بکات. بەڵام لەم هەنگاوەدا شکستی هێنا و لە دوای ڕیفراندۆمیش قەیرانەکان زیاتر لەسەر هەرێم قوڵ بوونەوە و شارەزایانیش جەخت لەوە دەکەنەوە ئەگەر مامەڵەیەکی دروست لەگەڵ بەغدا نەکرێت هەرێمی کوردستان دووچاری کارەساتێکی دیکە دەبێتەوە. زریان سدیق، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.